بله می بچن دهو که یکسر جه فستیوالا فیلمان یا نبنتوی هفکاری من در باس یونس و لگل مبه ام بزانن ایرو برنامه فستیوال چیه در باس فیلم کیوان کریمی تینی شاندان لی او بخوا زندانکریه در ویوه ایرو برنامه فستیوالا فیلمان لدهو که چیه کرم که ام لتگو دارید کن بەڵێ ئەم کاتت باشە ویدار ئەمڕۆ چالاکیەکان بەردەوامن حەفدە فیلمی درێژ لە دوو لوکیشنی جیاواز و سێ هۆڵی سینەما پیشان دەدرێت هەروەها مژاری ئەمڕۆی فستیڤاڵی دهۆک پیشاندانی فیلمی دەرهێنەری سینەماکار و دەرهێنەری ڕۆژهەڵاتی کوردستان کەیوان کەریمیە کەیوان کەریمی ماوەیەک بەر لە ئێستا بەهۆی پیشاندانی کێشەکانی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان لە فیلمەکانی لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە دەستگیر کراوە و ئێستا هیچ کام لە ستافی ئەو فیلمە نە بەرهەمهێنەری فیلمەکان نە دەرهێنەر خۆی نە هیچ کام لە ئەکتەرەکان نەهاتوونێتە فستیڤاڵی دهۆک بۆ ئەوەی کێشەیان بۆ دروست دەبێت من ئێستا میوانێکم هەیە بەڕێز ئەمیر غوڵامی کە خاوەنی بڕوانامەی ماستەرە لە دەرهێنان هەروەها کتێبێکی لەبارەی مێژووی سینەمای کوردی و نووسیوە بەڕێز ئەمیر غوڵامی زۆر بەخێر بێ سڵاو دەرز دەکەم سپاس لە خزمەتام زۆر سپاس سەرەتا دەمەوێت تۆ وەکو سینەماکارێک ماوەی چەند ڕۆژێکە لە فستیڤاڵی دهۆکی ئاستی فستیڤاڵەکە بەگشتی چۆن دەبینی ئاستی فستیڤاڵی دهۆک ئەگەر بڵێم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی ئەتوانین بڵێن جزوی ئەو فستیڤاڵە تایبەتانەیە کە ئەتوانێت لە چەند ساڵی داهاتووە وەکو فستیڤاڵێکی زۆر گرنگ لە دنیا بناسرێت ئەو پرۆگرامانەیە لەم چەند ڕۆژە بینیمان کاملەن پرۆفێشناڵ و حرفەی یەکدان فستیڤاڵ زۆر باشە وەکو باسم کرد ئەمڕۆ فیلمی درەم لە دەرهێنانی کەیوان کەریمی پیشان دەدرێت کەیوان کەریمی بەهۆی پیشاندانی کێشەکانی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە ماوەیەکە لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە دەستگیر کراوە من دەمەوێت لە تۆ بپرسم بارودۆخی سینەما لە ڕۆژهەڵاتی کوردستان بەگشتی چۆنە سینەماکاران لەوێ بارودۆخیان چۆنە و مەودای کارکردنیان چەندە مەودای کارکردن هەروەکو ڕابردووە ینی هیچ ئاڵگۆڕێکی وای بەسەر ناتوە بەس کێشە ئێستا قەیرانی داراییە ئەمەیەکە سینەمای کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستانی فەشیل کردوەوە ئەو سینەما نەیتوانی وەکو ساڵانی ڕابردوو ئەو ڕۆژ بە باشی بەشداری فستیڤاڵەکانی نێونەتەوەی بکات قەیرانی دارایی ئەبێت ئەمەی کەشە زۆر بەشی کەشە ئاسەنگ پێش بێت هەر ئەمە باعث بێت کە فیلتێرهایەک وجودی بێ بۆ بەشە سناریۆهایەک هەموو ئەمانە ئەگەڕێتەوە بۆ قەیران داراییە کە هەیە بەڵام سینەمای کوردی لە ڕۆژهەڵات ئیشی خۆی هەرەکات بەڵام نەوەک ساڵانی پێشوو لە حەزی تکنیکی باشتر بووە بەڵام لە حەزی ئیشی زۆر وەکو ساڵان نییە ناتوانین ئەو ئیشە زۆرەمان زۆر باشە بینایی ژمارە 13 کورتە فیلمێکی تۆیە کە لە بەشی پێشبڕچەی سەرەکی فستیڤاڵی دهۆک بەشدارە تۆ وەکو باست کرد فیلمەکانت چەندین فستیڤاڵی ناوخۆی و نێودەوڵەتی گەڕاوە فیلمی کوردی بە تایبەتی کورتە فیلمی کوردی لەو مەودا کورتە لەو کاتەکەمی کە هەیەی تا چەند توانیوێتی پەیامی خۆی بگەێنێتە بینەر و ئەو کەسانی کە فیلمەکە دەبینن پەیامی خۆی ئەگەێنێ چون کورتە فیلم تۆ تایبەتمەندی چۆنیەتی جێڕانەوەیە نەرێشێنت هەیە هەر بۆ ئەمە لەناو ئەوە تۆ لەو تایبەتمەندیانە کەڵک وەرەگری و بە شێوازی خۆی پەیامی خۆت ئەگەێنی بەڵام ئەوەی کە چەندە ئێمە توانیومانە کورد وەکو کورد نیشان بدەین ئەمە پرسیارێکە کە منە بێ پرسم تا چەند توانیوتانە کورد وەکو کورد پیشان بدەن ئەمە ئەتوانم بڵێم لەم یەک دوو ساڵی ڕابردوو بەهۆی فستیڤاڵی دهۆک و ڕخنەهایەک لە سینەمای کوردیە کراوە ئاڵوگۆڕێکی باش بەسەر سینەمای کوردی هاتوو وەک ساڵانی ڕابردوو نییە کە ئێمە بە چاویلکەی نەتەوەکانی دیکە چاومان لە کوردە کرد وەکو فارسەکان و تورکەکان و عەرەبەکان چۆن زۆر باش ڕوانیەوە ئێمە شەر بەو ڕوانی نامان ڕوانیە گەلی کوردەوە زۆر باشە سینەماکارانی کورد بەشێکیان دەڵێن مێژووی سینەمای کوردی مێژوویەکی زۆر کەمە مێژوویەکی زۆر بچووکە دەتوانن بەشێکیان دەڵێن لە ماوەی دە ساڵی ڕابردوو سینەمای کوردی دروست بووە لە کاتێکدا فیلمە کوردیەکان شانبەشانی ئەو وڵاتانی کە سەدان ساڵە کاری سینەمایی دەکەن لە فستیڤاڵە جیهانیەکان لە پێشبڕکەی سەرەکین خەڵات وەردەگرن تۆش وتارێکت لە ماوەی ڕابردوودا لەبارەی مێژووی سینەمای کوردیەوە نووسیوە دەتوانی زانیاری زیاتر بدەیتە بینەر و بیسەری ڕوودا و لەبارەی مێژووی سینەمای کوردی مێژووی سینەمای کوردی بەداخەوە ئەیگەڕێنەوە یۆڵمازگۆنایی ینی لە دەستپێکی یۆڵمازەوە لە هەفتاکان و هەشتاکانەوە باسی لێکم ئەمە لە کاتێکایە کە ئێمە پێشتر
لە 1925 بۆ ئەم لاوە ئێمە فیلمی کوردیمان بووە بەڵام لە سۆڤیەت لە ئەرمەنستان لە شاری ئیرەوانە ئێمە مرکزێکی سینەمای کوردی بوو هەموو بەیگی نەزەریان و ئەوان فیلمی کوردیان سازە کرد فیلمی کوردە ئیزەدیەکانمان ئێمە هەیە فیلمی زێڕەمان هەیە و مێژووی سینەمای کوردی مێژوویەکی کەم نییە بەڵام لەم چەند ساڵەی ڕابردووە بەهۆی ئەمەی کە کورد توانی بچێتە ناو گفتمانی جیهانی دیسکۆرسی جیهانی ئەوە توانیمان لە فستیواڵەکانش بە باشی بناسرێن ببیندرێن بەڵام ئەمەی کە لایانی سیاسیەکیش وجودی هەیە کە لە فستیواڵەکان بەتایبە لە کشوەرهای ئوروپایی زۆر بە ئێمە بەهادرێت ئەمە خێندنەوەیەکی تیۆریە بێ بۆ بکرێت زۆر باشە سینەماکارانی ئێران سانسۆری کارکردنیان لەسرە وەکو هەمیشە خۆیان باز دەکەنەوە بابەتێکی ئاشکرایە لە هەموو جیان سینەماکارانی کورد سینەماکاری ئازادترن بە تایبەتی لە باشووری کوردستان دەمێ پرسیاری ئەوە لێ بکەم بۆچی فیلمە ئێرانیەکان لە فستیڤالە هەرە گەورەکانی جیهان دەتوان خەڵات وەربگرن وەکو لە 69مین خولی فستیڤالی کان بینیمان فیلمی ئەزغەر فەرهادی فیلمی فرۆشندا توانی زۆرترین خەڵات لە فستیڤالەکە وەربگرێت بۆچی فیلمی سینەماکارانی ئێران دەچنە کان خەڵات وەردەگرن خەڵاتی ئۆسکار وەردەگرن لە ڤینیس خەڵات وەردەگرن بۆچی سینەماکارانی کورد فیلمی سینەماکارانی کورد ئەگەر ئامادەیی هەبێت لەو فستیڤالە گەورانە و خەڵات وەربگرێت ئامادەیەکی زۆر کەمە لە کاتێکدا کە سانسۆریشی لەسەر نییە سینەمای کوردی ئێمە نەمانتوانیوە وەکو چیرۆک چون بەلای کەنەوە زۆر گرنگە کەن سیاسەتێکی دژ بە هالیڤوودا ئەمە زۆر لایەنی هوەری گرنگ نییە حداقل لەم 10 ساڵی ڕابردووە ئەمەی نیشانداوەکە زۆر باش بەشی سیاسیەکەی زۆر بەلاوە گرنگ زۆر باشە بەڕێز ئەمیر غوڵامی سینەماکار و خاوەنی بڕوانامەی ماستەر لە سینەما زۆر سپاس هێویدار چالاکیەکان بەردەوامن و ڕوودا و لێرەیە سات بە سات ڕووماڵی فستیڤالەکە دەکات